زانن جەنابی قۆنسڵی وڵاتی چیک میستەر کاڵ سەردانی خەستەخانە و بەڕێوەبەری گشتی تەندروستی هەڵەبجەی کرد. ئەمان بەمبەستی کردنەوە و ئیفتاحی جەناحێکی خاص یا بڵێن هۆبەیەک کە تایبەتە بە نەخۆشیەکانی پێست. ئێمەجی خۆیەتی لێرەوە بە ناوی پارێزگاوە گەورەی سوپاس بە وڵاتی چیک بۆ ئەو ئەتاعە جوان و بەخشینە جوانی بۆ شاری هەڵەبجە، چکە شاری هەڵەبجە خۆتانزان خاوەنی ئەوم ئەساتە گەورەیە کە هەموو وڵاتانە بێ لای دێبکەنەوە. ئەوان ماوەی لەمە پێشیش بۆ خەستەخانی بیارە هاوکارمان بوون، ئێستاش بۆ نەخۆشیەکانی پێست بە چەندین جیازی زۆر متەتەوەر زۆر گرانبەها هاوکارمان بوون. So good afternoon, ladies and gentlemen. بەڕێوەبەری گشتی سەحەی هەڵەبجە میوانانی بەڕێز لێرە بەریێنەراتی وەزارەتی دەرەوەی کۆماری چیک لێرەمە بۆ تەقدیمکردنی پێشکەشکردنیان لە مەوادی طبی بۆ خەستەخانەی بەرکەوتواری کیمیابارانی هەڵەبجە. من زۆر بڕوام وایە کە ئەو ئەجیزانە کە پێشکەشمان کردووە خەڵکێک زۆر دەتوانێت ئیسفادەی لەو جیهازانە بکە بە شێوەیەکی یەکسان هەموو کەسێک دەتوانێت ئەوەی پێویستی پێبی دەتوانێت ئیسفادەی لێ بکە.